زۆر سوپاس بەیانیتان باش بۆ بەرنامەکەتان. دڵخۆشی مرۆڤ بەواتای ئەوەیە کەوا ئەو هەنگاوانەی کە لە ڕۆژانە ئەو هەنگاوانەی کە لە ڕۆژانە ئەینەی ئەو کردوانەی کە ئەینەی کە کاری چاکەیە ئەو پاڵنەرانەی کە کارێک دەکەی دڵخۆشی کارێک دەکەی بوون بە کارێکی خێرە کارێکی چاکە کارێکی کە سەرکەوتنی بە دەستێک دەهێنی ئەمە دڵخۆشی مرۆڤ دەکات. یا پەیوەندی تەندروستیەکان پەیوەندی تەندروستی لەگەڵ ئەندامانی خێزاندا هەیە یا لەگەر هاوڕێگانت هەیە ئەمە خۆی ئەبێتە هۆکارێک ئەوە بۆی دڵخۆش بوویت تەندروستیەکەی دەرونیت هەمووی باش بێت. بۆیە دڵخۆشی مرۆڤ پەیوەندی بۆیە پەیوەندیەکی تەندروست بێت لە چاودەری خۆتە لەناو کۆمەڵگاکەی خۆتە. اینجا تۆ ئەوە پەیوەندی بە ڕاستەخۆ بە کردەوە چاکەکانی ڕۆژانەی خۆت هەیە. هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامیش کە ئەوە دراوە کە هەر دڵخۆشی مرۆڤ بەو شتانە ئەبێ چۆمری کار و چالاکیەکان ڕۆژانەت شتی باشە بکەیت. ڕێز لە هاوسەکەت بکری ڕێز لە وڵاتەکەت بگری ئەوەی بتانی دڵخۆش بووی. تۆ نمونە مەسەلەن ئەگەڕێتە بۆ چوار خاڵی ئابووری خاڵی کۆمەڵایەتی ئەو ژینگەی و بارودۆخی سیاسی وڵاتەکەت یعنی دەورە بینە ئینسان یا تاکی کۆمەلگاکە تا چەند دڵخۆشە. تۆ لە وڵاتێکە دەژیت کە وڵاتێکە بۆ نمونە ڕۆژانە هەواڵی خۆش ئەبیستیت بۆ نمونە سەیرەکەی هەواڵی ناخۆش ئەبیستی ناخۆشە بەلاتەوە سەیرەکەی دڵت ناخۆشە هەموو ڕۆژێک هەڵەسی لە ڕووی ڕاگەاندنەوە سەرەکەی هەواڵەکان مەسەلەن کاریگەری هەیە لەسەر دڵخۆشی. اینجا بۆ من لە ڕێی کۆمەڵایەتیەوە بتانی ئەو تاکە پەیوەندی کۆمەڵایەتەکانی پەیوەندی تەندروست بێت یعنی بۆ نمونە بتوانێت لەگەڵ چاودەرەکەی خۆیە بتوانێت ڕۆژانە پەیوەندی پیاوانە بکات ڕۆژانە سەردانی کەسوکاری نزیک خۆی بکات سەردانی هاوڕێکانی بکات. بۆ نمونە ئەمە کەسێکە دایمە دڵخۆش دەبێت ڕۆژانە دەڵێ من ئەو کار و چالاکاری ئەنجامدا دڵی خۆشە کە سەردانی کەسێکی کردووە دڵی خۆشە کە کاری چاکەی کردووە. ئەمە ئەوە لە ڕووی ئابووری وەسێک کەسەکە بۆ نمونە سەیرەکە بارودۆخی دارایی باشە مەسەلەن گرفتی نییە کێشەی نییە ئەم کەسە بۆ خۆی دڵی خۆشە. بۆ نمونە لە ڕووی ژینگەی و ئەو ژینگەی کە تایەتی چاودەرەکەی یا کە ژینگەیەکە کە تەندروستە بوون کێشەی نییە ئەم کەسە دڵخۆش دەبێت. بەداخەوە وڵاتی ئێمە بەحکوم ئەوەی لەناو بەشێکین لە عێراق وڵاتێکە پڕململانی سیاسی و پڕکێشە تاکی عێراق یا تاکی هەرێمی کوردستان زۆربەی دڵخۆش نین. زۆر باشە کاک سەردار کاتە من لێرەدا پرسیارێکم بۆ دروست بوو. ئایا تاکێک دەروونێکی دروستی هەبێت دەتوانێت دڵخۆش بێت یاخود دڵخۆش بوون دەروونێکی دروست دەکات؟ بەڵێ تاکێک ئەگەر هەست بکا بە لە ڕووی جەستەییوە سیرەکە هیچ کێشە و گرفتێکی نییە ئەندامێکی لە دەست نەداوە مەسەلەن کێشەی نییە سەرکە ئەم تاکە دڵی خۆشە لەناو خێزانێکە بۆ نمونە دایکی باوکی برایەکی کەسی ئازیزی لە دەست نەداوە ئەمە دڵی خۆشە. بۆ منە کەسێکە خوێندنی تاوا کردو بەسەر کەوتووی بۆ نمونە هەست ئەکا ڕۆژانە دەگەڕێتەوە بۆ ناو خێزان و بۆ ناو کەسوکاری خۆی ئەمە دڵی خۆشە. بەڵام بە تۆ کەسێ بکە کەسێکی لە دەستداوە ئازیزێکی لە دەستداوە بە حکومی بارودۆخی وڵاتی ئێمە پڕکێشە و من شەڕ و ئەمانە سەیرەکەی ئەوە جیاوازیە لە نێوان تاکێک کە کەسوکارێکی هیچ کێشە و گرفتێکی نێو کەسێک ئازیزێک لەدا بۆ نمونە کەسێک بۆ نمونە سەیرەکەی نێوجوانێک سەرەکەی مەسەلەن کێشەی هەیە بۆ نمە دایکی یا باوکی جابوونەکەێتە نێوانیان ئەم کەسە هەست بە لە ڕووی دەرونیوە یا لە ڕووی دڵخۆشیەوە دڵخۆش نییە. بۆ نمونە کەسێکە سەیرەکەی لە وڵاتی ئێمە زۆربەی ئەو جیابوونانێت هۆکار ئەوەی زۆربەی ئەو منداڵانە کەوا ئەو گەنجانە بۆ نمونە سەیرەکەی کەوا کێشەی هەیە بۆ نمونە سەیرەکەی ئازیزێکی لە دەستداوە یا بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە یا کێشەی نێوان خێزانی هەیە بۆ ئەمانەوێت هۆکار ئەوەی دڵخۆش نەبوون. زۆر باشە کاک سەردار ئەگەر باسی بابەتێکی تر بکەم گەشتبینبوونی تاک ڕازیبوون بەو بەشەی کە هەتا ئەمە تا چنێک دڵخۆشی لە تۆدا دروست دەکا بەڵام دڵخۆشیێکی هەمیشەیی بێ قەناعەت بەو شتەی کە هەتا بەو شتێک کە پیداتی تەپەڕی گەشتبینبوون بەوەی کە ئەم کێشەیە هاتووە وەکو هاوشێوەی کێشەکانی تری ژیانیشم تێدەپەڕێت. بەڵێ لە ڕاستیدا ئەوە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و تیشکی خراوەتە سەری
ئەو تاکەی کە خۆمان زۆربەی کۆمەلگای کوردی ئێمە زۆربەی مسلمانین بۆ نمونە تأکید کراوەتە لەوەی ئینسان کە سەبر و قەناعەتی بێت بۆ ئەوەی دڵخۆش بێت بەو بەشەی خوای گەورە کە دایە پێی بۆ نمونە تۆ ئینسانێکە سەیرەکە ئینسانێکی لەش و دەرونی باری دەرونی هەمووی تەندروستە و کێشەی گرفتی نییە سەیرەکە ئەم کەسە مەسەلەن ئەتوانێت ئیش بکە ئەتوانێت بخوێنێ ئەتوانێت ئەمانە بکە ئەم کەسە بە کەسێک بێت لە ڕووی ئاینی ئیسلامەوە تأکید کراوەتەوە بۆ ئەوەی ئەو مرۆڤە یا ئەو تاکە بتوانێت دڵخۆش بێت کەوا خوای گەورەی ئەو جەستە باشەی یا ئەو دەروونە باشی پێبەخشیوە قەناعەتی هەبێت بۆ بەشێک کە پێدراوە. باشە خەم لە بیربردنەوە یاخود خۆدزینەوە لە هەندێک خەفەت و هەندێک کێشە لە ڕێگەی هەندێک ڕێگەی جیاوازە بۆ نمونە هەندێک جار گوێ لە گۆرانێکی شاد دەکرین پەنازەبیتە بەر ئەوەی یاری لەگەڵ منداڵدا بکەیت پەنازەبیتە بەر ئەو شتانی کە ئەشێ لە ژیانتدا چێژ بەخش بن بۆ ماوەیەکی کاتی خەمێکت لە بیر دەباتەوە ئەمە دەچێتە قاڵبی دڵخۆشبوونی تاکەوە. بەڵێ تا ڕادێک تۆ بۆ نمونە جیهانی منداڵ پێویستە ڕۆژانە تۆ لەگەڵ منداڵەکەی خۆتە یا لەگەڵ برا بچووکەکەی خۆتە یا لەگەڵ منداڵانە تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە تۆ مناڵ پێویستی بەوەیە تۆ یاری لەگەڵا بکەی پێویستە بەوەی گڕی بدەی پێویستە بەوەی هەندێک کاتی بۆ تەرخان بکەیت لە بۆی دڵخۆشە بێت بەڵێ ڕاستە بۆ کاتێکی کاتی ئەتوانێت دڵخۆش بوویت یا بۆ نمونە ئەتوانێت بۆ کاتانە تۆ خۆتیش هەم دڵخۆش بی هەم منداڵەکەیش دڵخۆش بی دڵخۆشێکی پێبەخشی هەم بۆ خۆتیش. زۆر باشە کاتە لێرە ئەتوانین دڵخۆشی بۆ دوو بەش پۆلەن بکەین دڵخۆشیەکی هەمیشەیی هاوشێوەی ئەوەش دڵخۆشیێکی کاتی ئەتوانین بۆ دوو شێواز پۆلینی بکەین بۆ منە تۆ ئاماژت بەگەشت بینی و هەنێ بابەتی ترمان کرد کە ئەشێ دڵخۆشیەکی هەمیشەی لە تاکدا دروست بکە بەڵام وەکو ئەم چێژ بەخشنەی کە باریکردن لەگەڵ منداڵ تاک دەستی دەکەوێت بۆ ماوەیەکی کاتی ئەمە دڵخۆشیەکە بە دوو بەشەوە. بەڵێ ئەو یعنی تۆ بۆ نمونە دڵخۆشی هەیە بۆ نمونە تۆ سەیرەکەی کەسێکە ڕۆژانە بەرنمەیەکی تایبەتی خۆی هەیە کە ئەنجامی ئەدات ڕۆژانە دڵی پێ خۆشە بەرنمەیەکە یان بۆ دڵخۆشیێکی بە بەردەوامی بۆ نمونە کەسێکە عیبادەت ئەکا کەسێکە بە بەردەوامی ئیلتیزامی بە ئەو ئیشێ هەیە کە بۆ نمونە خوێندنە بۆ نمونە ئەوەیە دڵخۆشەیە بۆ نمونە دڵخۆشی کاتی بۆ نمونە تۆ دەڕۆی بۆ شوێنێ بۆ گەشتێک بۆ سەیرانێک بۆ ماوەیەکی کاتی دڵت خۆشە بۆ ماوەیە کاتی دڵ بەڵام ئەوانە ئەکرێتە بە دوو بەشۆ بەڵێ وایە دڵخۆشی کاتی هەیە دڵخۆشی هەمیشەی هەیە. باشە ئەم دوو جۆرە دڵخۆشیەش ڕەنگە بۆ چەند بەشێکی تریش پۆلێن بن بۆ نمونە ئێمە لەوانەیە کاتێک دڵخۆش بین کە شتێک ئەنجام دەدەین لەوانەیە خۆمان حەزمان لێبێ چێژبەخش بێ شتێک بەلامانەوە بۆ منە ئاماژت پێکرد گەشتکردنە بۆ نمونە ئەنجامدانی سەرکێشیێکە کە لەوانەیە تاکەکە خولیای لێ هەبێ ئەتوانین بڵین دڵخۆشی ئەکرێت واتە دڵخۆشی کاتی و هەمیشەیش ئەکرێ بە چەند بەشێکی ترەوە. بەڵێ ئەکرێت بەڵام ئینسان دڵخۆشی خۆی ئەتوانێت بۆ خۆی ئینسانێک بێ ڕووخۆش بێت بۆ نمونە سەرەکەی کەسێکە کۆمەڵایەتیە کەسێکە دایماڵێت تۆ کۆمەڵایەتی کەسێکە ڕووی خۆشە لە ناو خەڵکە خۆشەویستە لە ناو خەڵکە مەسەلەن کەسێکی بە خۆشەویست ناسراوە کەسێکە ڕۆژانە بەرنامەی ژیانی خۆی بەو بەرنامەیژە هەڵەسێت بەو بەرنامە و کار و چالاکیانی ڕۆژانەی خۆی ئەمە کەسێکە دڵخۆشە بێ یعنی زۆر باشە بەڵام ئەگەر هاتوو کەسێک تەرخەمی کرد لە بەرنامەی ژیانی فەرموو کاک سەردار کرد لە کار و مەسە کەسێک کەم تەرخەمی کرد ئەو بەرنامەی ژیانی خۆی کە تیایدا بۆ نمونە ئیشوکارەکانێتی ئیشوکاری ڕۆژانەیەتی ئیشوکاری وەزیفەیە ئیشوکاری ئەو شانی کە ڕۆژانە پێی هەڵدەسێت یا مەسەلەن بە بەردەوامی لەسەری بە شێوەیەکی تەندروست یا بە شێوەیەکی جوان بەو شێوانەیە کە هەڵسێت ئینسانەکە کە پێی دڵی خۆشە بۆ منە دەڕاتۆ یا دەڕات شوێنێ دەڵێ من ئەمڕۆ کارێکی باشم ئەنجام داوە ئینسان دڵی خۆشە کە ئینسان دڵی خۆش بوو لە ڕووی دەرونیشەوە هەم دەرونێکی تەندروستی بۆ دروست دەبێت. زۆر باشە هەندێک بابەتی تر هەیە بۆ نمونە سەرکەوتن لەو کارەتدا کە ڕۆژانە دێکی وەکو تۆش ئاماژت پێکرد
ئەمە بەوردی باسی ئەممان بۆ بکەیت چ جۆرە دڵخۆشیەک لە تاک دروست دەکا کاک سەردار ئەشێت لە کارەکەتدا بۆ منە سەرجەکەوی دڵخۆشیەک لا دروستەکە بەڵام لە کاتی شکستێکدا ئەم دڵخۆشیش بە هەماشەوە وەربگەڕێت و بێتە خافەتێک یا خودت خەمێک لە چاکەکەدا. بەڵێ تۆ لە ژیانی ڕۆژانەدا هەر کار و کردەوەیەک و چالاکیەک هەر بکەی سەرکەوتنی تیا بەدەستدا بێنی دڵخۆش ئەبی هەر شکستێکیش لە ڕۆژانە و لە ژیاندا بێتە ڕێگات یا مەسەلەن لە کار و چالەکاندا شکست بێنی بۆ نمونە یعنی خەمۆکیەک یا خەفەتێکت لا دروست دەبێت بەڵام ئینسان ئەبێ یعنی بەرنامە و قەناعەت بە هەبوونی خۆی ئەوەی هەبێت کە بتوانێت بەرامبەری ژیان بەرەنگاربوونەوەی سەختی ژیان بەرەنگارەوەی ئەوەی کە ڕۆژانە کە هەڵسوکەوتەکانی لاو کۆمەلگای هەڵسوکانی گەڵ ژیانە بتوانێت خۆی بگونجێنێت بەو شێوازەی کەوا بتوان ئینسانێکی تەندروست ئینسانێک دڵخۆش لە یعنی بۆ نە سوود بەخش بێ بۆ هاوڕێکانی سوود بەخش بێ بۆ ئەو کەسی لە چاودەرێتی دائما ئینسانی دڵخۆش ئینسانی کۆمەڵایەتی ئەو ئینسانانە دائما لەناو کۆمەلگایە لەلای هاوڕێکانە خۆشەویستن دائما دەم و پێکەناوین دائما زۆر جار یعنی کەسێکن خۆشەویستن لە ناو خێزانەکانیانە لە ناو لای هاوڕێکانیانە لە ناو کۆمەلگایە ئەم ئینسانانە خۆشەویستن ئینسانان دڵخۆشن ئینسانێکی تەندروستن یعنی بۆ ئینسان وا هەیە دائما سیرەکە کێشە و گرفتیشی نییە ئینسانێکە لە ڕووی مادیوە باشە ئینسانێکە لە ڕووی عقلێتەوە لە ڕووی جستەییوە هیچ کێشە و گرفتی نییە بەڵام سیرەکە لە ڕووی ئەوە سەر کەسێکە ناتوانێت لەگەڵ خەڵکە پەیوەندێکی تەندروست ببەستێت ناتوانێت لەگەڵ هاوڕێکانە پەیوەندێکی تەندروست ببەستێت ناتوانێت لەگەڵ جیرانەکانە پەیوەندێکی تەندروست بەزی بۆیە سیرەکە دائما ئینسانەکە خەمۆکی ئینسانێکە دامە لە بیرکردنەوەیە وای لە خۆی کردووە دنیای لە خۆی ئالۆز کردووە ئەم ئینسانە ئینسانێکە دائما خەمۆکی دیار بەزم لە ئینسانێکی تر سەرەکی تاکێکی تر سەرگە ئینسانێکی کۆمەڵایەتیە بۆ نمونە لە ناو کۆمەلگایە زەگە بە شێوەیە لە شێوازەکان باشە کاک سەردار بە شێوازێک لە شێوازەکان هەنگاوەکانە بە شێوەیەکی بڵێ کاک سەردار ئەگەر گوێبیستی منی ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم بۆ نمونە هەندێک جار کە کەسانێک بۆ چۆن بڵێ تەمسیلکردن یاخود نواندن بۆ دەوروبەرەکەی دڵخۆشی دەردەبڕێت زەردەخانەیەک دەکات کاتێک بەڕێگەدا دەڕوات هەوڵەدا ئەو خەم و خەفەتی کە هەیە تی نیشانی کەسانی تری نەدات و خۆی وەکو دڵخۆش دەربخات ئەشێ ئەم دڵخۆشیە دەستکردا ئەم دڵخۆشیە ساختەیە ببێ بە دڵخۆشیەکی ڕاستەقینەوە تا چاکەکە تا ڕادەیە گەشتبین بکات دووری بکاتەوە لە خەفەت و خەم ڕاستە پرسیارێکی جوانە بەڵام ئەوە نابێتە هۆکاری ئەوەی کەوە دڵخۆشێکی هەمیشەی لای دروست بێ بەڵام ئەوە بە حکم و عرف و عادەتی کۆمەلگای ئێمە هەندێک جار کەسێک کێشەیەکیە گرفتێکی هەیە لە ناو کۆمەلگایە کێشێکی شخصی هەیە کێشێکی ئەوەیە حەز ناکە بۆ ئەوی کەمترین کەس یان کەمترین ئەوە بزانە بۆ نە خۆی واپای نیشانە دەکە ئەم کەسە هیچ کێشە و گرفتێکی نییە ئەم کەسە بۆ ئەوەی نیشان ئەدات کەوا خەڵک بە نەقسی یا بە شتێکی نەزانە بەڵام خۆی لە ئەسڵا کێشەی هەیە بەڵام ئەو کەسە ئەتوانێت یعنی کێشەکە بە شێوازێک لە شێوازەکان چاسەرەکە بەڵام بۆ ئەوەی کێشەکان یعنی دیار نەدا لە ناو کۆمەلگایە بڵێت من کێشەمە بۆ حەزبووە نیشانە دەکەەوە هیچ گرفت و کێشێکینە لە ئەسڵا خۆی کێشەکە یعنی بۆ ئەوی پەردەپۆشی دەکات بۆی کە خەڵک هاوڕێکەی برادرەکەی نەزانێت کەسە هیچ کێشە و گرفتێکی بەڵام ئەوە نابێت کێشێکی دڵخۆشیەکی هەمیشەی زۆر باشە زۆر بیرکردنەوە هەندێک کەسێڵێ من خۆم کەسایەتیم لەو شێوانەیە کە زۆر بیر لە شت دەکەمەوە بۆ نمونە هەندێک کەس لە ڕابردووە دەمێنێتەوە هەندێک کەسیش زیاد لە پێویست لە داهاتوودایە بینینی ئەو ڕێگەی کە پەیدا دەڕۆی ژیان لەو ساتی کە ئێستادا تێدەبڕێ چ جۆرە دڵخۆشیێک لە ئێمەدا دروست دەکات هیچ کاریگەریکی هەیە لەسەرەوەی دەروونێکی دروست لە چاکدا دروست بکات بەڵێ ئەو ئینسانە کەوێتە سەر ئاست و توانا و هۆشیاری ئەو تاکەی خۆی چۆن بیرەکاتەوە بۆ نمونە بیرکردنەوەیکی تەندروستیانەیە بۆ نمونە ئێمە بتوانین تاکی خۆمان بۆ شێوازێک لە شێوازەکان هۆشیار بکەینەوە لەگەڵ سەردەمە لەگەڵ ژیانە لەگەڵ ئەم خۆناغی ژیانەکە وایە بتوانین بۆ شێوازان مەڵەیەکی تەندروست بکەین
ئەوە ئەکەوێتە سەر هۆشیاری تاکەکە تا چەند بیرکردنەوەکەی تەندروستە یا تا چەند بیرکردنەوەکەی ناتەندروستە دەکەوێتە سەر ئاسی هۆشیاری تاکەکە خۆی چۆن بیرکاتەوە چۆن بە شێوەیەک لە شێوازێکی تەندروست بیرەکاتەوە یا شێوازێکی ناتەندروست ئەوە دەکەوێتە سەر هۆشیاری تاکەکە یا کۆمەلگاکە ئەو ژینگەی کە تایەتی ئەوە کاریگەری ئەبێت لەسەر ئەو بابەتە. زۆر باشە کاک سەردار لە سەرەتای گفتوگۆکانمانە تۆ ئاماژەت بە هەندێک خاڵ کرد بۆ نمونە باری سیاسی و وڵاتەکەت باری گوزەران کۆمەڵگەکەت ئەمانە دەشێ ئەگەر گونجاو بن دڵخۆشیەک لە تاکدا دروست بکات ئێمە بەقەت ئەوەی بەرکەوتنمان هەبێ لە کۆمەڵگایە لەگەڵ کەسەکان دەدوین کەم کەسی دڵخۆش هەیە ئێستا بتوانین ها بزانین هەستەکەی بەڕاستی لە دڵەوە دڵخۆشە ئەتوانی بڵین ئەو بارودۆخە سیاسی و گوزەرانی کە ئێمە پێیدا تێدەپەڕین خەمباری یاخود لە دڵخۆشی دووری خستوونەتەوە زۆر پرسیارێکی زۆر جوانە زۆر پرسیارێکی واقعی ئەمڕۆیە ئەمڕۆ خۆتەزانی ئێمە هەرێمێکین کە بەشێکین لە وڵاتی عێراق یەکێکە لەو ناوچانەی پڕ ململانیە و سیاسی و کێشمان کێش بۆیە ئێمە ئەگەر هەڵچین لە ئەحسایە بکەین یا سەرکەین لە 90 تاکی ئەم وڵاتە دڵخۆش نییە سەیرەکەی ئەم وڵاتە یەک لە شەڕ کێشە یاسا هیچ شتێک نییە لە وڵاتە کە تاکی ئەم وڵاتە دڵخۆش بێت ناعەدالەتی لە سیستەمە ناعەدالەتی لە حکومڕانیە ناعەدالەتی لە هەموو بابەتەکانی ژیان لە ڕووی ئابووریوە بۆیە ئێمە سەیرەکەین زۆربەی گەنجان ئێمە دڵخۆش نین خۆشەویستیان بۆ وڵات نییە خۆشەویستیان بۆ خاکەکەیان نییە خۆشەویستیانی بۆ حکوومەتەکان نییە خۆشەویستیان بۆ نیشتیما ینی سەیرەکەی تۆ ئێساگەر دیقەت بدەی سەیرەکەی گەنجان لایەن دانیشی هەر هەمویان بازی هەندەرانەکەن بۆ لەبەر ئەوەی لەم وڵاتە خۆشەویستی نەماوە دڵخۆشی تیای نییە بۆ نەتەوەچە لە گەنجەکە لێ بپرسە بڵێت و بۆ دڵخۆشی ئەڵێ کاکە من هیچ بۆ نەکراوە کاکە من دڵخۆش نیم گەنجەکە ناتوانێت پرۆسی هاوسەرگیری بە دروستکە گەنجەکە ئەتوانین بڵێن ئەوە ئەچێتە قەڵبی بێ ئومێدیەوە کاک سەردار بۆ نمونە کەسێکی وایەکی هەیە لە ژیانیا بەڵام دەبینێ هەر ڕۆژگار تێدەپەڕێ هەر تەمەنی تێپەڕێ هەر پێشی ناگات ئەمە وات لێ کاتکە دڵت لە دڵخۆش بوون بتۆرێ بەڵێ بەڵام حکوومەت یا مەسەلەن دەسەڵات یعنی ئەو وڵاتە ئەتوانێت کاری سەرەکی بتوانێت بەشێک لەو دڵخۆشیەی مەسەلەن پەیوەندی هەیە بۆ نمونە تۆ سەرەکەی بۆ نمونە حکوومەتێکی باش هەبێت یان مەسەلەن دەسەڵاتێکی باش هەبێت مەسەلەن عەدالەت هەبێت مەسەلەن یاسا هەبێت مەسەلەن ئەوە بێت سەکەی تاکی وڵات تاک بە تاک دڵخۆش هەبێت بەڵام تۆ سەیرەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ وڵاتەکەت هەنگاوەکانی بەروباشی ناڕۆن ئومێدێک نییە بۆیە تاکەکان ناومێد ئەبن دڵخۆش نابن ئەوش یعنی ئینسان ناتوانێت یعنی سەرەکەی دڵخۆش بێت لەلایەکە حکوومەت یان لە ڕووی باری دۆخی سیاسیوە یعنی ئەتوانێت مەسەلەن دەورێکی باڵای هەبێت مەسەلەن ڕێخستنەوەی ئەو سێکتەرانەی سەرەکانە پەیوەندی بە ژیانی تاکۆ هەیە بە ژیانی کۆمەلگاوە هەیە بتوانێت تۆ منێتە وڵاتێکی ئۆروپی لەگەڵ وڵاتێکی ئێمە فەرقی هەیە بۆ کەسەکەی دڵخۆشە دەڵێ من بۆ نمونە دەڕۆم بۆ خستەخانە لە نەخۆشخانەیە سەرەکەی ڕێز مەگیرێت بۆ عیلاج مەکرێت دەڕۆم یاسا هەیە بوونە کۆمەڵێ بابەتی ئەمسانە جیاوازە لەگەڵ تاکی ئێمەیە ئەو زیاتر دڵخۆشە لای ئێمە سەرەکەی دڵخۆش نییە لەبەرەوە نەعەدالەتی لەبەرەوە کێشە هەیە ئەمە هۆکارە بۆەوەی تاکی ئێمە دڵخۆش نەبێ بێ ئومێد بێ لە ژیانە ئینتیمای و خۆشەویستی بوون بۆ خاکەکەی بۆ نیشتیمانەکەی بۆ وڵاتەکەی بۆ ئەو لایەنێکەوە دڵی هیچ لەگە پێخۆش نابێ بۆی ئێستا سەیرەکەی ئەگەر سەیری تاک بە تاکی ئەم هەرێمە بکەین ئەم وڵاتە بکەین زۆربەی دڵخۆش نییە زۆربەی بێ ئومێدا زۆربەی مینێ ئەواکە ڕۆژێ زووتر ئەم وڵاتە جێبێڵێ بەڵام ئێمە وەکو توێژەری دەرونی لەگەڵ ئەو بابەتەنین لەگەڵ ئەوە داین تاکی کوردی لەسەر بیر و باوەڕی خۆی بوەستێت بتوانێت خۆشەویستی بۆ وڵاتەکەی هەبێت خۆشەویستی بۆ نیشتیمانەکەی هەبێت خۆشەویستی بۆ ئەم کە کیانەی هەبێتەوە ئێستا کە تیای داین بۆیە دەسەڵاتیش گۆڕانکاری بەسەراتێت گۆڕانکاری دروست دەبێت چونکە ئینسان گەرە قەناعەتی دڵکردن ئەگەر بێمە سەر ئەم بابەتە لاوانەیە ئێمە هەموو ڕۆژەیەک بە بارودۆخێکدا تێپەڕین کە نەخوازراو بێت و بە دڵی ئێمە نەبێ کۆکردنەوەی هەموو خەفەت و نیگەرانێ بچووکەکان چی لە دڵی مرۆڤ دەکات
بۆ نمونە تۆ هەمیشە کەسێکی نزیکتە بێ دایکت بێ خوشکت بێ برات بێ هاوڕێک بێ بتوانانی هەمیشە ئەو شتێکە نیگەرانت ئەکا بۆی باس بکەیت و چۆن بڵی دڵ و دەرونی خۆتی لێ پاک بکەیتەوە. ئەمە وا دەکا کە ئینسان بتوانێت مرۆڤ بتوانێت بە ئاسانی لە نەهامەتەکان دوور بکەوێتەوە و بتوانێت بەلایانی کەمەوە تاکێکی کەمێکیش بێ دڵخۆش بێت. بەڵێ ڕاستە زۆر جوانە هەموو کەسێک بۆ نمونە تاکێک سێرە کەسێکی زۆر نزیک هەیە خۆشەویستە لەلایە مەسەنی زۆر نزیگە لەگەڵیەتی بۆ زۆر جار کەسێک سێرەکە گرفتێک کێشەیەکی هەیە زۆرجار کەسێک زۆر نزیگە لێ زۆر یعنی ڕۆژانە لەو بسوار کاتژمێرە زیاتر لە 20 سەعات مونە پەیوەندی لەگەڵایە بۆ نمونە ئەم کەسە زۆر کەسێک خۆشەویستە ئایا لە ئەندامی خێزانەکەی خۆیە بێ ئایا کەسێکی هاوڕێی بێ کەسێک بێت هەموو کەسێک لە ژیانە کەسێک دڵخۆشی هاوڕێتێکی دۆستی هەیە بۆ نمونە زۆرجار ئەو کەسە کێشە و گرفت و مەشاکلەکانی خۆی بۆ باز دەکات بۆ ماوەیەکی کاتی بۆ نمونە دڵخۆش ئەبێت بۆ نمونە زەختێ لەسەر دەرونی لەسەر نەفسی نامێنێت ڕاستە بۆ ماوەی کاتدا بەڵام بۆ نمونە ئەو کەسەش ئەتوانێت هاوکار بێت بۆ نمونە ئەو کێشە و گرفتانەی بە شێوازێک لە شێوازە تەندروستەکان ڕێگایەکی تەندروستی پێنیشان بدا بۆیە دڵی خۆش بێت بۆیە ئینسانەکان بە یەکەوە دەتوانن دڵخۆشی یەکتری بکەن بۆ یەکەوە دەتوانین کێشە و مشکلەکان چارەسەر بکرێت. بەڵێ ڕاستە باشە گریان ئەی گریان چی لە دەرونی مرۆڤ دەکات کاتێ زۆر بەتاقەتی بگری ئەم گریانە ئەتوانێت لە ماوەیەکی کەمدا بوون تۆ پێنج خولەکێکەگری دوای ئەوە دەرونت تا ڕادەیەک تەندروستتر بێتەوە دروستتر بێتەوە. بەڵێ هەندێ ئەمەکە بە دوو بەشوە زۆر جار سێرەکەی ئینسانێک دڵخۆشە لە سێرەکەی لە دڵخۆشیە لە سەرکەوتنێکە لە اینەگەر لە خۆشیدا دەگیرێ کەسەکە سەرکەوتنیشی بەدەستێناوە سەرکەوتوو بووە لە کارەکەی لە ئیشەکەی لە ئەو ئیشێکە سەرکەوتە سێکە لە خۆشیە لە ئەوەی کە پێکەنی دەگیرێت هەندێک کەسیش هەیە مەسەلەن لە بارودۆخێکی ناجێگیرە کێشێکی پڕ خەفەت و مەشاکل و نەهامەتی ژیان وای لێ کردووە ئەو حەقیقەتی گریانێکی حەقیقیە ئەوە سەرێکی حەقیقیە بەڵام تۆ سەرەکەی کەسێتر مەسەکەی بە بەشێترەوە سەرەکە کەسێکە سەرکەوتنە ئیشێکی چاکی کردووە ئیش باشی کردووە ئەنجامێ باشی بەدەستێناوە لە خۆشیە لە هین دەگیرێت ئەوش بۆ ماوەی کاتی دڵی خۆش دەبێت. زۆر باشە کاک سەردار بابەتێکی تر بۆ نمونە ئێستا پرسیاری پێش ئەمە باسی ئەومانکە کەسێکی نزیکە بێ لە ژیانتەوە باسی هەموو شتێکی تر بۆ بکەیت کاوتام کەسە ئازیزە لە دەستدانی کەسێکی ئازیز لە دەستدانی کارەکەت لە دەستدانی شتێککە خۆشی دەوێت ڕەنگام بۆ ماوەیەکی دوور و درێژ خەفەتێکی زۆر لە دڵتدا هەڵکۆڵێت چۆن بتوانین لەم بارودۆخە بینە دەرەوە چۆن بتوانین لە کەئابە یاخود لە خەمۆکێکی قوڵ بینە دەرەوە ببین بە تاکێکی دڵخۆش ئەم هەموو خاڵی کە باسمان کرد ئەشێ چەند خاڵێکی کەمیان ببنەهۆی ئەوەی مرۆڤ لە بارودۆخێکی ناهەمواردا ناخۆشدا تێپەڕێت بەڵام تکایە بە کورتی کاک سەردار. بەڵێ ئەو کەسانی ئازیزە مەسەلەن لە ئەندامی خێزانەکەتە یا لە کەسانی چاو دەور و کەسانی نزیک خۆتە بۆن من لە دەستی ئەدەی بۆن من ئێمە سەیرەکەین کەسێکی لە دەست داوە بۆ نمونە کەسێکی خۆشەویستی دەدا بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو کەسە کاریگەری هەیە لە بەرەو کەسێکی نزیکی بۆ دایکێتی باوکێتی برایەکێتی خۆشەویستێکی لە دەست داوە کاریگەری لەسەر بارودۆخی بەڵام ئەم کەسە هەستێت بەوەی بۆ نمونە هەست بووکە لەو شۆنە زۆر جار لە ماڵەوە دانەنێشێت بۆ دەربڕاتە دەرەوە مەسەلەن بۆ لە ئەو کەسانێکەوە خۆشەویستن مەسەلەن بۆ گەشتکردنێک مەسەلەن لەو شۆنانێکەوە دانەنشێت بۆ نمونە لە ماڵەوە هەدا بنجە و هەربیر بکاتەوە ئەوە ئەبێتە ڕوخاندنی بارودۆخی دەرونی تاکەکە بەڵام کەسەکە کە هەڵسا بەسەرم بە ڕۆژانەی حیات خۆی بە ئیشکردنەکەی خۆی هەڵسا بە گەشتکردن و هەڵسا بەوەی پەیوەندی کۆمەڵاتەکانی دووبارە ڕێخست و دووبارە هەم لەسەر پێی خۆی ئەتوانێت لە ڕووی دەرونیوە لە ڕووی بارودۆخێکی دەرونی تەندروست ڕێک بخاتە بەڵێ کاریگەری هەیە تۆ ئەگەر کەسی ئازیزت لە دەست بدەیت بۆ ماوەیەک دوور و درێژ هەر کاریگەری لەسەرت ئەمێنێتەوە بەڵام تۆ بتوانی زاڵ بوویت بەسەر ئەو کێشە گەورەیە ئەو خەفەتی کە ڕوبەڕوود بۆ تۆ بۆی بتوانی بە مرور زەمن ڕۆژ بە ڕۆژ لە بیری بکەیت.
زۆر باشە کاک سەردار حەبیب دەروونە زۆر سپاس بۆ ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵ ئێمە ئامادە بووی لا پرۆگرامی باین باشپرسان سپاس بۆ تەواوی گفتوگۆکار کاک سەردار. بەڵێ ئێستاش تۆڕی پامنێرانمان ئامادێ بۆ گەستنەوەی کار و چالێک و ڕاپێشاتە زانێرەکان دەستپێکی پامنێرمان ئەحسان لە سلمانی وەردەگرم. ئەحسان سڵاو لێ بێ زانیاریمان بێتە سەبارەت بە شەشەمین فیستیڤاڵی کۆمەڵەی هەنگەوانان باسی لەو فیستیڤاڵەمان بۆ بکەیت لە هەمان کاتە دەکرێت تەنها بەرهەمی هەنگ لەم فیستیڤاڵە دەبوونی هەبێت و قوناوەکەی خۆی یاخود بەرهەمی تریش تێدا بوونی هەیە. فەرموو. بەڵێ هەر ئەمداین و بینەرانی نافتی باشتیارە وەک تۆ ژاماژەت پێکرد کۆمەڵی هەنگاوانانی سلێمانی فیستیڤاڵێکی بەرهەمەکان